بەڕێزان ئێستاش هەر لە شاری دەربەنی خان چاوان کەوت بە بەڕێز سەروەر قەرەداخی با بزانین سەبارەت بە ژینگەی ئەم شارە چیمان بۆ باس دەکات. ئەم کاتە باشکات. ئەم کاتێک سپاس. دیارە بۆ خۆی دەربەندی خان هەڵکەوتەیەکی جوگرافی جوانی هەیە. ئەمە ژوای کردووە کە سەرنجی گەشتیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە کە ساڵانە ژمارەیە گەشتیاری بەرچاو لەم ناوچەیە دەکەن، هەرچەندە ئەو ژمارەیە بەپێی خواستی خەڵکی ئەم ناوچەیە نییە، دەکرێت ئەم ڕێژەیە بەرز بکرێتەوە لە ڕێگەی ئاوردانەوە لە پرۆژە گەشتیاریەکان و لە ڕێگەی ئەوەی کە ئەو گرفتە ژینگانی هەر لەم ناوچەدا چارەسەر بکرێت بۆ ئەوەی سەرنجی زیاتری هاوڵاتیان بەلای خۆیدا ڕابکێشیت. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گرفتە کێشەکانی ژینگە لەم ناوچەیەدا ئەوەیە پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندی خان. دیارە هەر ئاوێک لە هەر ناوچە و لە هەر شوێنێک تام و ڕەنگ و بۆنی بگۆڕێ بەکاری خواردنەوە نایەت، بەڵام دیارە ئاوی خواردنەوەی دەربەندی خان لە مێژە تام و ڕەنگ و بۆنی گۆڕاوە و بوونی ژمارەیەک کارگەی هاڕینی بەر لەم لەناو لێرە قسەکە پێ بڕم. سەرچاوی ئاوی دەربەنی خان کوێ؟ سەرچاوی ئاوی خواردنەوەی دەربەندی خان سەرچاوی ئاوی بەنداوە دیارە لە چەند لقێکەوە دێت، چەند لقێکی لە ئێرانەوەی و چەند لقێکی تریشی ئاوی تانجەرۆیە. دیارە بۆ خۆی ئەم ئاوە پیس بووە. وتی ئاوی ئێرە بەنداوی دەربەنی خان ئاوکی پیس بوو. ئایا سەرچاوی ئاوی ئەم بەنداوی کوێوە لە چۆ پیس ئەبێت؟ دیارە ئاوی خواردنەوەی دەربەندی خان تام و ڕەنگ و بۆنی گۆڕاوە، لە هەر جێگە و لە هەر شوێنێکیش هەر ئاوێک تام و ڕەنگ و بۆنی بگۆڕدرێ بەکاری خواردنەوە نایەت و سەرچاوی سەرەکیە ماوەش لقێک لە ئاوەکان لە ئێرانەوە دێت، لقێکی تریشی لە تانجەرۆیەکە، یەکێک لە هۆکارە پیسکەرەکانی ئەم ئاوە ئەو لقەیەکە دێتە سەر ئەم دەریاچەیە کە بەهۆی بوونی ژمارەیەک کارگە و وەزایدن ئەو پاشماوانی کە فرێدرێتە ناو ئەو لقەوە لێەوە داغڵی ناوم ئاوە دەبێ و دیارە گرفتی دووەمی دەربەندی خانی لە ڕژینگەیەوە بوونی ژمارەیەک کارگەی هاڕینی بەردا لە ناو شاردا کە ئەمانە بوون بە هۆکار بۆ پیسبوونی ڕەگەزی هەوا کە ئەمە بەڕاستی ناڕزایەتی لای ئێمە دروست کردووە وەکو ڕێکخراوە ژینگەیەکان و زایدن خاڵێکی تر لە کێشەی پیسبوونی ژینگەی ئەم ناوچەیە یان هۆکار بۆ تێکدان و شێوانی سروشتی ئەم ناوچەیە بوونی ئەو کارگەی چەولمانەیە کە لەسەر ڕووباری سیروان هەن کە بوون بە هۆکار بۆ تێکدان و شێوانی سروشتی ئەم ناوچەیە و بوونی ژمارەیەک کانی بەردا لە ناوچە سەوزەکاندا. دیارە بەپێی یاساکانی ژینگە یاسای دەی ساڵی 2010 یاسای پاراستنی دارستانەکان ئەو کانە بەردانیان ئەو کارگانەی چەولمانە لەسەر ڕووباری سیروان بۆیان نییە بە پێوی یاسایە کار بکەن، بەڵام دیارە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و لەگەڵ قایم قامێتی ئەم ناوچەیەدا و لەگەڵ دەستەی ژینگەی هەرێم تا ئێستا نەیانتوانی و ڕۆڵی سەرەکیان هەبێت لە وەستاندنی ئەو کارگانە و لە قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی یان ئەو دەستدرێژیانی کە لە ماوەی ڕابردوودا کراوە سەر ژینگەی ئەم ناوچەیە. دیارەمەش بۆ خۆی بەگشتی ناڕزایی لای ئێمە و ڕێکخراوە ژینگەکان دروست کردەوە بۆ چەندین جار ئێمە لە ڕێگەی بەیاننامە و یاداشت و لە ڕێگەی دانیشتن و گفتوگۆوە پەیامی خۆمان بەرز کردوێتەوە، بەڵام دیارە تا ئێستا بەپێی پێویست گوێمان لێ ڕانەگیراوە. ئێمە بەدڵنیاییشەوە ئەوە دەڵێن ئەگەر لە ماوەی ئایندێکی نزیکدا ئێمە گوێمان لێ نەگیرێت و ئەو دەستدرێژیانە بۆ سەر ژینگەی ئەم ناوچەیە ڕانەگیرێت ئێمە هەڵوێستی ڕێگەی مەدەنیانە دەگرینە بەر و بەدڵنیاییشەوە هەوڵ دەدەین بۆی شەقامی بۆ بژۆڵێنین. لە ڕووی سەوزکردنی دەربەنی خانەوە تا چەند گرنگی پێدراوە؟ دیارە لەم شارەدا بۆ خۆی ڕووبەری سەوزایی لە 102 تێناپەڕێ کە ئەمەش ڕێژەیەکی زۆر کەمە بەپێی ستانداردی جیهانیش دەبێت لە 115 بێت و هەرچەندە ئێمە لە ڕێگەی داواکاری پێشنیارمانەوە داوامان کردووە و هەوڵیان هەیە بەڵام هەوڵەکانیان بەپێی پێویست نییە و ئێمەش بۆ خۆمان وەکو ڕێکخراوە ژینگەکان ساڵانە ژمارەی بەرچاو نەمامان چاندووە یاخود دابشمان کردووە بەسەر هاوڵاتیانی ئەم ناوچەیەدا بۆی بتوانن ڕووبەری سەوزایی زیاد بکەن. دەستخۆش بێ ئێمە شتێکمان نەماگەر. سپاس بۆ جەنابەت ئەوەی کە خاڵی کۆتایی من بێ ئەوەیە لە ڕێگەی ئەم کەناڵی بەڕێستانەوە داوا لە سەرجەم هاوڵاتیانی ئەم ناوچە و هاوڵاتیانی کوردستان دەکەم کە ڕۆڵیان هەبێت لە پاراستن و گەشەپێدانی ژینگەدا دروشمێکەیە کە دەوترێت ژینگە ژیانە. ئەگەر ژینگە ژیان بێت بەڕاستی دەبێت هەمومان ڕۆڵمان هەبێت لە پاراستنی ژینگەماندا و هەمووشمان پێکەوە ژینگەکەمان و پارێزین و خۆشمان بێت. سپاس بۆ ئێوەش.